سڵاوتان لەبێ کاتتان باش خۆشەویستانم من ڕەنگینم خۆشحاڵم لە پرۆگرامی پێشڕەوان دووبارە لە بەسەرکردنەوەی خانمێکی دیکە هاتمەوە خزمەتتان. ئەمڕۆ ژنێکی شۆڕژگێڕ و خەباتکار و داکۆچی کار دەدوێنم. خانمێک کە ماوەی چەندین ساڵە وەک چالەکوانێکی کارا و لێ هاتوو بە ئەزمون کاری کردووە و لەو بوارەشدا چەندین پۆستی جیاجای وەرگرتووە. لە هەمان کاتدا داکۆچی کارێکی سەرسەختی مافەکانی ژنان و ڕۆژنامەنووسان بووە. ئەویش خات و سەمیرە ئەحمەد کاندیدی ژمارە 4 لەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142. سڵاوت لێ بێوم کاتت باش خات و سەمیرە. خوشحاڵ بووم. سپاس بۆ ئامادەبوونت. پێشەوەی کەوا دەستکەین بە گفتوگۆکان کۆمەڵێک پرسیار سەبارەت بە سەرکەوتنی تۆ و ئەزمونت لە کارکردندا لێ بکەم. سەرتاسی بێکمان لەسەر ژیانی تۆ ئامادە کردووە، پێکەوە بینەری بین و دواتر دەست بە گفتوگۆکانەکەین. فەرموون با پێکەوە بینەری ئەم سیڤیە بین لەسەر ژیانی خات و سەمیرە. سەمیرە ئەحمەد ڕۆژنامەنووس و چالاکوانی مەدەنی، خاوەنی بڕوانامەی بەکەلۆریۆسا لە ڕۆژنامەنووسی و زانستە سیاسیەکان لە ساڵی 1970 تا ساڵی 1991 بەریدی نهێنی نێوان پێشمەرگە و ڕێکخستنی ناوخۆ بووە. لە ساڵی 1991ەوە لەگەڵ ڕێکخراوی پزیشکانی بێسنووری بەلجیکی لا سەنتەرێکی تەندروستی بۆ هاوکاری کوردە ئاوارەکانی کۆڕە و لە کەمپی قالیجال لە ئێران کاری کردووە. لە ساڵی 1993 تا ساڵی 1994 ئەندامی نووسینگەی ئەنفال بووە. لە ساڵی 1999 تا ساڵی 2001 سکرتێری سەنتەری پێگەیاندنی ئافرەتانی کۆمەڵی هیوای عێراقی لقی سلێمانی بووە. لە ساڵی 1993 تا ساڵی 2007 ئەندامی هەیئەی باڵای کۆمەڵی ئافرەتانی کوردستان بووە. لە ساڵەکانی 2008 تاکو 2012 سکرتێری لقی کەرکووکی کۆمەڵی ئافرەتانی کوردستان و لێپرسراوی لقی کەرکووکی لیژنەی پاڵپشتی خانمە ڕۆژنامەنووسان بووە لە سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان و تا ساڵی 2016 ئەندامی لیژنەی ڕقابەی مەرکەزی حیزبی شوعی کوردستان بووە. ماوەی 5 ساڵ ئەندامی هەڵمەتی نابوتوند و تیژی دژی ئافرەتان بووە. لە ساڵی 2010 لە ناحیەی سەرگەڕان بەڕێوەبەری پرۆژەی هۆشیاری دەنگدان بووە. ئەندامی دەستەی بەڕێوەبردننی لقی کەرکووکی سەندیکەی ڕۆژنامەنووسانی کوردستان یەکێتی نێودەوڵەتی ڕۆژنامەنووسانی LFJ بووە. لا کەرکووکیش بەڕێوەبەری ڕێکخراوی ڕۆشنبیری و پێگەیاندنی کۆمەڵایەتی بووە. دووبارە سڵاوتان لەبێ خۆشەویستانم کاتیەوە هاتووە کە کۆمەڵێک پرسیار ئاراستی خات و سەمیرە بکەین سەبارەت با سەرکەوتنەکانی بەو ئەزمونانەی کە لە قۆناغەکانی ژیانی وەلی چەندین پۆست داوەری گرتووە و وا لە ئێستاە وەکو خانمێکی سەرکەوت و کاندیدە بۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک لەسەر لیستی هاوپەیمانی کەرکووک هێز و ئیرادەمانە ژمارە 142. خات و سەمیرە دووبارە سڵاوت لێبێت. من سەرتا لەوە دەست پێکەم کە تۆ لە خەباتی شاخەوە بۆ داکۆچیکردن لە مافی کورد لە ئەنجومەنی پارێزگا ئەمە چۆن بوو؟ بێگومان خەباتی شاخ و خەباتی شار گرێدراوی یەکترین. ئەو کاتێک کە ڕژێمی دیکتاتۆری هەبوو بە هەموو شێوەیە زوڵمی لە خەڵک ئەکرد، هێزی ڕزگاری خوازی گەلی کورد پارتە سیاسیەکان لە شاخ بەرەنگاری ڕژێمی باس ئەبوونەوە و ئامانجیان ڕزگاری و هاتنە سەر دەسەڵاتە وەرگرتنی دەسەڵات بوو. ئەو قۆناغا ئەو بۆ ڕژێمی دیکتاتۆری کەنەما ئێمە هاتین ئێستا لە قۆناغێکی درین. ئەم قۆناغی تر چۆن بتوانین ئێمە قۆناغی شۆڕشمان تەواو کرد کە هەر قۆناغا بۆ خۆی گرنگی و بایەخی خۆی هەیە. قۆناغی شۆڕش بە هەموو شێوەیەک شۆڕشی چەکداری چ شۆڕشی فکری چه شۆڕشی باڵێن تەنزیمی ئێمە ئەمانە ئەم قۆناغە گەیاندینێ ئەو قۆناغی کە ئێستا تێن ئێمە کار لەسەر ئەوەکەین چۆن دام و دەستگامان هەبێت، چۆن دەسەڵاتمان لە دام و دەستگاکە هەبێت، چۆن حکمێکی مؤسساتی بکەین. بۆیە گرێدراوی یەکترن ئەو دوو قۆناغە. ئێستش بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک پێم وابێ گرنگی و بایەخی کەمتر نییە لە گرنگی و بایەخی شۆڕشی ڕزگاری خوازی گەلی کورد. ئێمە وەکو ئەنجومەنی پارێزگای کەرکووک کار دەکەین بۆ ئەوەی کە لە کاتی شۆڕش و لە کاتی خەباتی ڕزگاری خوازی گەلی کوردان ئامانجمان بۆ دەسەڵاتمان هەبێ، ئامانجمان هەبووە خەڵک مافی هەبێ، ئامانجمان هەبووە خەڵک بە دیموکراسی بژی. بۆیە قۆناغەکان گرێدراوی یەکترین، قۆناغەکان تەواوکەری یەکترین. ئێستش ئامانج و ئاواتمان ئەوەیە کە لە ئەنجومەنی پارێزگای
کەرکووکە بتوانین درێژە پێدەری بە ئامانجەکانی پێشوو باڵێ ئێستا بهێنەندی و لە دەسەڵاتە بتوانین بزانین ئەو خەبات و تێکۆشان و قوربانی دامان بۆ ئەوی بگەین بە دەسەڵات لە دەسەڵاتە بتوانین چی بکەین ئێستاکە شتێتە قۆناغی دەسەڵاتیەوە دوای شۆڕش. دەستان خۆش بێت. خات و سەمیرە چۆن توانیت کەەوە پاڵپشتی و پشتیوانی حزبەکەت بەدەست بهێنێت لە ئێستا؟ بێگومان من لە ناوەڕاستی هەشتاکانە کە پەیوەندی بە حیزبی شوێ عێراقیەوە کردووە وەکو کچێکی چالاک و با بڵێن دڵسۆز بۆ مەسلەی ڕەوای میلەتەکەم و مەسلەی ڕەوای نیشتیمانەکەم و حیزبیەکەم کاری جدیم کردووە هەمیشە یعنی بە شێوەیەکی دڵسۆز بە شێوەیەکی پاک بە شێوەیەکی بۆ کارەکان بە تایبەتیش کە ئێمە ژنان بارودۆخێکی تایبەتیمان هەبێت لە ناو کۆمەڵگایە بە یەک چاوسەری ژنان و پیاوان ناکرێت ئەمە لە بەرنامەی حیزبی شوعیە ڕەنگی داوەتەوە کە مەسلەی یەکسانی و مەسلەی دادپەروەری و مەسلەی مافی ئافرەت لەسەر و هەموو شتێکەوە یعنی بایەخێکی تایبەتی هەیە خۆم لەو شوێنە دۆزیەوە با بڵێن لە ناوەندی حیزبی شوعیە خۆم دۆزیوە شێلگیرتر و بەپەرۆشتر بووم بۆ ئەوەی من چۆن بتوانم خزمەتی توێژی ئافرەتان بکەم چۆن بتوانم خزمەتی خەڵکی بکەم ئەمە با بڵێن پەرۆشیم بۆ ئیشەکە و پەرۆشیم بۆ بیر و بۆچوونەکەم بە چالاکانە وە لە سۆزانە کارم ئەکرد لە ناوەندەکانی حیزب ئەمانە بنەما بوون پێوە بوون بۆ ئەوەی کەمەتوانە زیاتر پێوە بووم و ئیتر بە درێژایی تەمەنیشم لە هەشتاکانەوە تا ئێستا بەردەوامم لە حیزبا چەندین با بڵێن هەموو کۆنگرە و کۆنفرانسەکانم بینیوە هەموو ناوەندەکانم بینیوە ئەمانە پاڵپشتێک بوون بۆ ئەوەی کە هاوڕێیانم متمانم پێبەخشن کە بربژێر بم ئەمجارە بۆ ئەنجومەنی پارێزگایانی ئەوە ڕابردووم و خەبات و تێکۆشانی ڕابردووم شاهێدی ئەوەن کە من با بڵێن شایستەی ئەوم بتوانم لە داهاتوشدا ئەو خزمەتەی پێشتر هەوڵم بۆ داوە بتوانم ئەمجارە لە ناوەندەکانی دەسەڵات و ناوەندەکانی بڕیارە بە هەمان شێوە خزمەتی خەڵک و خزمەتی دۆسی میلەتەکەم بکەم. دەست خۆش بێت. خات و سەمیرە لە هەشتا خۆت بۆ نۆتوێک تۆ بەریدینی هێنی نێوان پێشمەرگە و ڕێخستنی ناو خۆبوویتە قورسترین کارێکە لەو سەردەمەیە ئەنجامت دابێت وەکو خانمێک کە لە ڕخستنی هێنێ بووە چی بووە ئەو کات؟ ڕەنگە نەتوانم بە دیاری کراویچکەوە تەمەنێکی زۆرە لە هەشتا و سێ کە لە سیم تەوەستە بوو من پەیوەندیم کردو خۆی لە بەپی بەرنامە و پەیڕەوی ناوخۆی حیزب لە 18 ساڵ کەمتر نابێ پەیوەندی پێ بە من یعنی حەزم ئەکرد پێویستیش بوو بۆ نمونە بردننی نامەی نهێنی لە بنیوان شاخ و شارە کارێکی زۆر قرس و سەخت بوو هەر کاتجاری وها بۆ مەسەلەن بەرید و ئەدەبیاتی حیزب یعنی ڕۆژنامەی ڕێگای کوردستان و تەریق شاب ئەمانە هەمووی بەنهێنی هەبوون بە نامیلکەی بچووک لە ژێر پشتێنە مەسەلەن لێرە شاردوومەتۆ بە سەیتەراتە جاری وها بۆ ئەنجارێکی بیرە لە ناو شاری سلێمانی بووم لێرە ئەدەبیات و باسی هەشتاکان ئەەکەم کۆتایی هەشتاکان پێش ئەنفال و پێم وابێ دوای ئەنفال بوو شاردە بوومەوە لێرە چکە تۆ ناتوانانی لە جانتا و شتا بێ بە ئاشکرا ئەم گواستەوە بۆ شوێنێکم من با بڵێن پەیامبەریەکەم یاخود نامەبەریەکەم چۆن بوو بەرپرسی گەورەی حیزبی هەبوو با بڵین اختیفای پێڵێن لە ماڵەکانە ماڵی حیزبیمان هەبوو لە شارەکان و شار و شارشکەکان خۆی بڵێم بەنیهێنی دانرابوو لە ماڵی نهێنیە لە شاخیش بە هەمان شێوە بەرپرسی حیزبی من بەریدی بینی ئەم دوانە بووم یاخود ئەدەبیاتم ئەگەیان دە شار و ڕێخستنەکانی شار جارێکی خەرگیز ئەو مۆتەکەی ترسم لەبیر ناچێت ئەدەبیاتێکی زۆرم شاردە بۆ ئەلێرە پشتێنێکی پانم بەستە بوو لە ژێر جلەکانمەوە ڕێک لای ئەو کاتە حەسیب ساڵحیان پێوت سلێمانی پاڵاسی ئێستا جوڵا یعنی لەوا بوو بکەوێتە خوارەوە ئەو ناوەش شوێنێکی یعنی ئەوەیە دایمە ئەمن و ئیستیقبالات و بەرچاوی بوو ئیتر هەرچۆنی بێ بە پەلە شوێنێکم دۆزێ لێەوە خۆم کرد بە ماڵەکە و چاکم کرد ئەوەم هەرگیز بیر ناچێت چونکە یعنی ترس و لەرزی ئەوە کە بگرن ترسی ئەوەشم نەبوو خۆم بگرن چی ئەو پەڕی ئەعدام مەکەن بەڵام ئەو نیهێنانی لە ناو ئەو ئەدەبیات و ئەو نامانەیە یعنی قرس بوو من کۆمەڵی هاوڕێ کۆمەڵی خەڵک تیاچوو کۆمەڵی هاوڕێی نهێنی ئاشکرا بوو ئەمانە قرس بوو بۆم بۆ خۆم هەموو جارێکیش بۆ نمونە مەفرەزەکان ئەهاتن ئێمە بە بۆنەی ڕاوەدوونان و مامن پێشمەرگە بووە برام پێشمەرگە بۆ دوای ئەو مامشەید بوو دائیمە یعنی ڕاوەدوون نراوین لەلایەن حیزبی باسەوە دائیمە لەم دێ بۆ دێ لەو شوێن بۆ شوێن ئەوە هەر بۆ نمونەش ئێمە دە مناڵین خوشک و برا پێم وابێت دوو خوشک و برامان هەیە لە یەک شوێن لە دایک بوو هەر یەکەیان لە شوێن ئەمە بەڵگەیە بۆ دوو سێ جار یعنی خانومان ڕوخێنراوە لەبەر ئەوە دائیمە بۆ نمونە
ئێمە لە جێی مەترسی بووین لە گوندەکان مەفرەزەکان ئەهاتن ئێمە ڕێنیوی بووین کە چالاکیەکان و بۆ ئەوەی دژمنان بخەنە بۆسەوە هەتا وەکو ئەو مەفرەزانە ئەگەڕانەوە یعنی زۆر قورس بوو بۆمان چۆن بە سەلامەتی جاری وای ئایندا بەسەر تا ئەگەڕان ماڵ تەفتیشیانەکە جاری وا بووە خەڵک پێشمەرگە مەسەلەن بەنیهێنی شاردومان تۆ ژێرزەمین بووە تەفتیش هاتۆتە ماڵەکەت یاخود پشکنینی ئەمن و ئیستیغبارات هاتووە ئەمانە هەمووی ئێستا کە بیری لێکەم و یعنی تۆزە زەحمەت قورس بوو زەحمەت بوو تۆ کە کەسێک لەو واقعەیە کە تۆ قۆناغێکی زۆر سەخت بوو تیا بچیاشتی ئەمانە هەمووی یعنی زۆر شتی تریش ڕەنگە نەتوانم باسیکەم تۆ کاتە تێکەڵی وڵێن ڕێخستێنی هێنی و ئەم کۆمەڵە بڵێن ئیشیکەوە و توتە لە کاتی نهێنیا کردوتە بە ڕێخستنی هێنی و ناوخۆ ئەمانە چی فێر کرد ئەم زەحمەتیان ئەم سەختیانێکەوە بەسەرت هات ئەمانە خۆڕاگریان فێر کردم بەهێزیان فێر کردم فێری ئەویان کردم مرۆڤ ئەبێ هەمیشە هیوا و ئاواتی هەبێ و ئامانجیشی هەبێت یعنی دڵنیا بە لەوەی ڕۆژێ لە ڕۆژان هەرەکەویت ئەگەی بە ئامانجکەمە لەو قۆناغەیە ئیشم کردووە ڕەنگە زۆر بە ئامانجێکی دوور و هێنانەدی زۆر دوور بێ لامان بەڵام ئەوەتە گەشتینەوە قۆناغ و ئەمە فێری کردم کە هەمیشە بە ئامانجەوە بژیم هەمیشە با بڵین بەرنامە و پلان و نەخشەم هەبێ بۆ داهاتوو چونکە دوور بێیان نزیک ئەگەما ئەو ئامانج و ئەو پلان و ئەو نەخشەی هەمیشە بەهێز و بە ئیرادە و بە متمانەوە ئینسان ئەمانە هەمووی فێری کردم یعنی چۆن بتوانم بەهێز و بە ئیرادە و بە متمانەوە کار بکەم ئەمە بۆ خۆی هێز و بەدیهێنانی ئامانجی داهاتوو دەبێت. باشە خاتە سەمیرە کاتێک کە تۆ لەگەڵ ڕێکخراوی ئیطباع بەلا حدودی بەلجیکی تەندروستی کارت کردووە بەچی شێوەیەک تۆ هاوکاری کوردانی ئاواری کۆڕەوەکەت کردووە؟ بەڵێ وەک ئاشکرانەوە دوویەک بێگومان هەمومان کە ئەوەش قۆناغێکی زۆر باش بوو سوودێک گەورەمان بینی لەو کۆڕەوە کە لە ئاستی نێودەوڵەتی هەموو جیهان هاتە دەنگ لێمان کە کورتچەوە ئێمە ڕۆشتینە ئێران خۆتە زانی هەموو کوردستان ڕۆشتە دەرەوەی با بڵێن عێراق لە ئۆردوگایەک گیرساینەوە لە ئۆردوگایە نەخۆشخانە دانرا بۆ ئاوارەکان هەموو ستافی نەخۆشخانەکە لە خەڵکی ناو ئۆردوگاکەدایان لە ئاوارەکان دایاننان من یەکێکم لەوەی بەشی تەزریقات چکە من هیچ پسپۆرێکی سروئینم نەبوو با بڵێن پزیشکی من ئەو کاتە شەشی ئامادەیم تەواو کردبوو یعنی پێشتری چەنێ داوام پێشکەش کردبوو بۆی لە پەیمانگاوەرگیرەمانە لەبەرەوەی پەنجەمۆری بەعسیم نەبوو ئەوانە هەموو جارێ ئێستش فۆرمەکەم هات هەڵگرتووە ئەینوسی لایەنی سیاسی سەلیم نییە یاخود تەندروست نییە لەبەرەوەی شوعین و کەسوکاری لە ناو شوعیایە بە هەر حاڵ لەوێ ئەو قۆناغم بوو کە شەشم تەواو کردبوو هیچ پسپۆڕێکم نەبوو چەند ناسراوێکم لە ناو ئەوێ بوون گەڕانەوە بۆ ئێران تر خۆیان هاتن داوایان لێ کردم کە لەو بەشە ئیش بکەم وتم پسپۆریم نێوتیان 1-2 ڕۆژ بەس فێرت ئەەکەین دوای ئەوە خۆت فعلەن 1-2 ڕۆژ تەنها فێریان کردم تەداوی چۆنە دەرزیدان چۆنە شێوازی دەرزیەکان چۆن یعنی کە دەرزی ئەدەی لە خەڵک ئەم دەرزێت بە 2 ڕۆژ هەموو زانیارێکەم وەرگرت چونکە ڕۆژانەش ئۆردوگایەکی چەند هەزار کەسی بوو ڕۆژانە هەموو جۆرە نەخۆشێکە هاتە نەخۆشخانەکە لە هەموو جۆرە نەخۆشیەکان و لە برینار و لە هەموو شتێک چکە خۆتە زانی واقعی و کاتە سەخت بوو ئیتر جاری وا هەبوو ئەسوڕاینەوە مەسەن لە دەرمانخانەکە ئیشمەکرد لەوێ بەو شێوە خزمەتی ئاوارەکانمان نەکرد چەند مانگێک لەوێ ئیشمە کرد ئەوانەی کە پاڵپشتی نەخۆشخانەکەیان نەکرد و سەرپەرشتی نەخۆشخانەکەیان نەکرد پزیشکە بێ سنوورە بەلجیکیەکان بوون بەسەر خەستەخانەکە و سەرپەرشتیانەکە بەڵام ستافی خەستەخانەکە هەر خەڵکی ئاواری خۆمان بوو. باشە خەت و سەمیرە ئەگەر بێت و سەرکەوتووی بۆ ئەندامێتی ئەنجومەنی پارێزگا پلان و بەرنامەی کارکردنت چۆنە بێ وەکو خانمێک؟ بێگومانەگە کە سەرکەوتین بۆ ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە چوارچێوەی دەسەڵاتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک دەسەڵاتێکی یاساییە و دەسەڵاتێکە کە بڕیاریات بە شێوەیەکی لامەرکەزی لە چوارچەوەی ئیداری کەرکووکا دەرئەکات بێگومان بەردەوام هەر بەو بڕوا و متمانە و ئامانجەوە کە هەمانە ئامانج بۆ نەتەوەکەی خۆمان بۆ گەلی کورد بۆ خەڵک بەگشتی هەر بۆ ئامانجەوە ئیشەکەین ئێمە بێگومان یەک سەرەتای ئیشی ئەنجومەن هەڵبژاردننی سەرۆکی ئەنجومەن و جێگرەکانێتی دواتریش دیاریکردنی پارێزگارێکی کەرکووک ئەمە بێگومان ئەمە بە متمانە و بە
وریاییەوە خەریکی ئەم کارانە بین سەرڕای ئەوە ئێمە بە دوواداچوونی وردمان ئەبێت و چاودێریکردنی وردمانە بێ بۆ کارەکانی حکوومەت و پارێزگار کە ئەوان هەموو ئەو کارانە ئێکەن بێگومان چاودێری ئەنجومەنی پارێزگای بەسەرەوەیە بە دوواداچوونمان بۆ پرۆژەکان کاری جدی بۆ ئەو کەم و کوڕیانش کە لە ناو شارە هەیە ئێمە کاری جدی و پرۆژەی جدیمان ئەبێت لەسەرەوە بە دوواداچوونی جدیمان ئەوێت لەوەی کە هەڵدەین کەم و کوڕی نەبێت هەڵدەین کاری جدی بکرێ بۆ کەمکردنەوەی هەموو ئەو کەم و کوڕیانە هەموو ئەوانەی کە پێداویستی خەڵکی کەرکووکە و لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی ژینگەوە لە ڕووی مەسلەی جوتیارانەوە لە ڕووی مەسلەی کرێکارانەوە لە ڕووی مەسلەی ژنان و پێویداویستیەکانی ژنانەوە بەڵێ ئەبێ با بڵێن چاودێری وردمان هەبێت. باشە خات و سەمیرە تۆ کۆخانێکی سەرکەوت و زۆر خزمەتت بە مافی ژنان کردو و چەندین بڵێن چینی بڵێن ڕۆژنامە نووسانیش بەگشتی تا چەند گرنگەکەوە خانمانی سەرکەوت و چونکە خانمی زۆر سەرکەوتومان هەیە کە لە بوارەکانی دیکە کارەکەن هەمانە لە کاری سیاسیە وەکو جەنابەت هەیە وەکو چالاکوان هەیە لە چەندین بڵێن بواری دیکەیە تا چەند گرنگەکەەوە خانمانی سەرکەوت و ببنە خەمخۆر و داکۆچی کاری مافەکانی ژنان بەگشتی. بێگومان خانمانی ڕەنگە کە تۆڵی خانمانی سەرکەوت و لە خۆمخۆری و لە گرنگیدانیان بە خەمەکانی خەڵک سەرکەوتوو بن توانیوانە لە بواری خۆیانە سەرکەوتوو بن. کەسێک ئەگەر سەرکەوتوو بێ ئەگەر نەیتوانی بێ خزمەتی خەڵک ئەگەر نەیتوانی بێت لە پەرەپێدانی مرۆیە خزمەتێکی گەورەی بە خەڵک کرد بێ بێگومان ناتوانێت سەرکەوتوو بێ گرنگیشە ئینسان بە بڵێن پیشەیانە کار بکە لە بوارەکەی خۆیان چەندێ مرۆڤ پیشەیی بێ یاخود پسپۆری بێ لە هەر بوارێک کاری بکە ئەوە لێ هاتووی و کارامەی زیاتریە بێ زیاتر و بەڕێک و پێکتر ئەو ئیش و کارە ئەڕوا بەڕێوە بە شێوەیەکی ئەتوانم بڵێم دروست ئەگات بە ئەنجامی هەر کارێک کە ئەوێ بیکە لە هەر بوارێکە زۆر گرنگە ئافرەتانی سەرکەوت و بتوانن ڕۆڵی بەرچاویان هەبێ بتوانن خەڵکی تریش لە دوای خۆیان چاویان لێ بکە و پیان بێنن. باشە خات و سەمیرە تۆ چالاکی زۆر پێشکەش بە ژنان کردەوە بەگشتی چی چالاکیەکت بە تایبەتی ئەنجامی هەبوو گەیشتۆتە ئەنجام؟ بەڵێ بێگومان ئێمە کە لە ڕێکخراو یا لە حیزب ئیشمان کردو ئیشی تاک یاخود فەردی نییە ئێمە ئیشی دەستە جەمعی و بە کۆمەڵمان کردووە کە ئەڵێ لە فلان ڕێکخراو فلان ئەوە بێگومان بەرنمەیەک یاخود ئامانجێک یاخود لایحەیەک هەبووە کە ئەم ڕێکخراوە ئیشی لەسەر کردووە. ئێمە ئەتوانم بڵێم ئەوەی کە خۆمی تیا بۆ ئیشمان کردووە لە پێش پرۆسەی ڕزگارکردنی کە یاخود ڕوخانی ڕژێمی بەعس کە لە سلێمانی بوون لێەوە ئاوارەکان خزمەتێکی زۆری ئاوارەکان و مەسلەی ئەنفالەکانمان کردو پێچگەرو لە پرسی مەسلەی پرسە یاسایەکانە گشت ڕێکخراوەکان کاری جدیمان کردو بۆ ئەوەی ئێستاکە کۆمەڵی یاسا گۆڕاوە کۆمەڵێ بڕێرات گۆڕاوە هەمووی کاریگەری ئیشی چالاکوانان و ڕێکخراوەکانی ژنان بۆ نمونە لە مەسلەی فرەژنیە گۆڕانکاری و هەموارکردنەوەی تایە لە مەسلەی ئەوەی ئێستا کە لەسەری ئەڕۆین مەسلەی کۆتای ئافرەتان ئەوە پێشتر کۆتا نەبوو بە هەوڵ و کۆشی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیڵێک داوای ئەوەمان کرد چۆن میکانیزمێ بدۆزینەوە ئافرەتان بتوانن بەشداری جدیان هەبێ پێش ئەوەی سیستەمی کۆتا جێبەجێ بکرێ لە هەڵبژاردنەکانە یاخود لە ئێمە لە حیزبیشا بە هەماشیەوە بەکاریهێنین پێش ئەوە ژمارەیەکی بەرچاو نەی ئەتوانی ئافرەت سەرکەوێ بۆ قۆناغەکان هەرچەند ئەمە تموحی ئێمەش نیە هێشتا بەو شێوە کۆتا چکە کۆتا سیستەمەکەی وایە نابێت لە 125 کەمتر بێت نابێت لەوە کەمتر بێ بەڵام ئەمە هاتوون هەر لە 125 زیاتر یعنی جێگیر ناکەن هەر ئەوە نەجێ خۆی لەوە زیاتر ئەتوانی ئەمە یەک دوو ئەمە بۆ خۆی ڕنگدانەوەی کار و چالاکی و هەڵمەتەکانی ژنانە و ئێمەکە لە ناو ژنانە بووین مەسلەی کۆمەڵی مەوادی ڕەنگەێستا بیرم نەبێت کاریگەری چالاکی و ئەوەی بەرهەمە ئەمانە مەسلەی کۆتا حەزەکەم زیاتر لەسەری بڕۆم کۆتا ئێمە کە خەبات و تێکۆشانمان بۆ کرد داوامان کرد سیستەمی کۆتا لە هەر سێ دەسەڵاتەکەی یاسایی و جێبەجێکردن و دادوەریدا وەکو یەک جێبەجێ بکرێ بەداخەوە چەندی ساڵە کۆتا جێبەجێکرێت تەنها لە دەسەڵاتی یاسایی لە پەرلەمان و لە ئەنجومەنی پارێزگاکان جێبەجێکرد تا ئێستا لە دەسەڵاتی جێبەجێکردنا کە دەسەڵاتی حکوومەت و دام و دەستگا و وەزارەتەکانە تا ئێستا بە هیچ شێوەیە کاری پێ نەکراوە کە بتوانێت لە سابسپێنجی ژنان بۆ نمونە وەزیر بن یا بەڕێوەبەری گشتی فەرمانگەکا بن لە مەسلەی دادوەریشە لەم دوایانە ڕێگەدراکە قازی ئافرەت هەبێت کە لە هەولێر هەمانە بۆیە ئەمە
هێشتا خەبات و تێکۆشان و ماندووبوونمان ماوە بۆ ئەوەی شتەکان زیاتر چونکە هەمووی پلەبەندیە قۆناغ بە قۆناغ ڕۆین ئەگەین بە شتەکان هێشتا ماوەمانە خەبات و تێکۆشانی ئەوەش بگەینان ئەوە ئەنجامە. زۆر باشە خات و سەمیرا لە نێو حیزبدا پێدانی لێپرسراوەتی بە خانمان بەگشتی تا چەند جێ باەخە و تا چەند گرنگە؟ بێگومان بایەخی خۆی هەیە چونکە حیزبیش بتەوێ و نەتەوێ دەستگایەکە کاریگەری خۆی هەیە خەڵک ڕێک ئەخاتەوە دەستگایەکە کار بۆ ئەوەکە تۆ دەسەڵاتت هەبێ هەموو ئەم بارودۆخی کە ئێستا هەمانە بە حکوومەت و پەرلەمان و دەسەڵات هەموو قۆناغی خەبات و تێکۆشانی حیزبەکانە هەموو بێگومان لە حیزبەکانە کاریگەری زۆری ئێمە وەکو حیزبی شوعی بە هەمان شێوە مەسلەی کۆتا بایەخێک و گرنگی دارێک و پاڵپشتێکی باش هەیە بۆی ژنان بتوانن دەستەی بەرپرسیارەتیا بن لە ئاستی با بڵێن ئاستە باڵاکانی بەرپرسیارەتی حیزب چ لە سەرکردایەتی چ لە بەرپرسی ناوەندەکانی تری حیزبمان بایەخی گرنگی هەیە چونکە حیزب بۆ کێ کارەکە بەرنامە و پەیڕەوی حیزب کێیە چییە هەمووی قۆناغێکەکە لە قۆناغەکان تۆ ڕێخستن و پێگەیاندنی خەڵکە بۆ قۆناغەکانی داهاتووی تر با بڵێن هەماهەنگی و گرێدانێکی نێوان کاری حیزبی و کاری ئەوە هەیە. باشە خات و سەمیرە ئێستا کاتی بانگەشەیە بڵێن خەڵکی بەسەرەکەنەوە چنە ناو هاوڵاتیان هەڵوێسی هاوڵاتیان چیە بەرامبەرتان داوای چیتان لێ ئەەکەن؟ بێگومان هاوڵاتیان داواکاریان زۆرە و هەرۆشیشان زۆرە بۆ ئەوەی دەسەڵات بگۆڕێ بۆ ئەوەی بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بارودۆخێکی جیاوازی یەچکە لە 2005ەوە تا ئێستا هیچ هەڵبژاردنێکی ئەنجومەن نەکراوە فەراغێکی ئەتوانم بڵێم یاساییت هەیە لێرە لە کەرکووک خەڵک بە پەرۆشە ئەم دەسەڵاتە بکەوێت گۆڕانکاریێتەوە و گۆڕانکاری بکات لە واقعی کۆمەلگای کەرکووکایە لە واقعی ژیاری و بژێوی کەرکووکا و بارودۆخێکە هەیە. ئەمە لەلایەکی تریشە خەڵک گلەیی هەیە خەڵکە گلەی و گازندەی زۆری هەیە خەڵکێکەیە بەو شێوە بە پەرۆشە بەروپیان بەس خەڵکێکەیە گلەیمان لێکە خەڵکەکەی ئەڵێ ئێمە دەنگ نادەین بارودۆخەکە هەروەکو خۆی ئەمێنێتەوە ئەو خەڵکە مافی خۆشێتی تۆ لێشاوێک سوپایەک گەنجت هەیە دەرچووی زانکۆکان دەرچووی کۆمەڵی زانکۆی پسپۆڕین لە ماڵە دانیشتون بێ ئیش و بێکار بێجگەلەوە کێشەی گرفتی ترمان هەیە گرفتی خزمەت گوزاریمان هەیە گرفتی ژینگەیمان هەیە گرفتی مەسلەی کرێکارانمان هەیە گرفتی جوتیارانمان هەیە گرفتی ژنان و نەعەدالەتی و نایەکسانی ژنانمان هەیە کە بە گوێرەی ئەو کەلتورە ئەو بارودۆخەی کە هەیەە پێتوان داواکاری هاوڵاتیان داواکاری قورسا بۆ جێبەجێکردن پێم وانە داواکاری هاوڵاتیان داواکاری ڕەوای خەڵکە داواکاریەکە کە دەوڵەت و دەسەڵات ئەتوانێ بەدی بهێنێ بەڵام بە سیستەم و بە بەرنامە و پلان و نەخشەی بەهێز ئەمە هەیە ئەم داواکاری و ئەم پێداویستیانەی خەڵکیشی ئەوە نییە کە بتوانێت لە بۆ نمونە لەم 4 ساڵی قۆناغی ئەنجومەنی پارێزگای کەرکووکا بتوانێت جێبەجێ بکە ئەمە پێویستە دەسەڵات پلانی دوور و پلانی استراتیژی نزیک و دووری هەبێت چکە بە پلان نەبێ ئەم کارانە جێبەجێ ناکرێت میکانیزمی خۆی ئەوێ بودجە و با بڵێن داهاتی خۆی ئەوێ کە لە میزانەی بەخودبجێ دەوڵەتە جێگەی بکرێتەوە ئەمە هەمووی ئەبێ بە بەرنامە داڕژراوی ئەمە وانە بڵین وڵا ئێمە کە چوینە ئەنجومەنی پارێزگا هەموو ئەم کێشانە چارەسەرەکەی نا ئێمە کار ئەەکەین بۆ ئەوەی ئەم کێشانە کەم بکرێتەوە ئەمە کار ئەەکەین بۆ ئەوەی کاری جددی بکرێت بۆ جێبەجێکردنی داواکار ئەگەر نتوانرێ بەتەواوی بنەبڕ بکرێت گرنگەوەی هەوڵێک بۆ ئەوە هەیە کەم بکەم کورتەکان کەم بکرێت گرنگەوەیە پلان و استراتیژێتی باش هەبێ پتە و هەبێ بۆ ئەوەی بتوانین دوور و نزیکانی ئەم قۆناغە تێپەڕێنین و بگەین بە قۆناغێکی پێشتر پەرە بدەین بە هەموو لایەن هەندێک لایەن با بڵێ پەرەپێدانی پێ بکەین بۆ ئەمانە یعنی بەو شێوەیە. باشە خات و سەمیرارۆک لە سەرتا شەو باست کرۆک و خانمێک کە لە کۆنەوە بەهۆی ڕوبەڕووبوونەوەی یاخود دەربەدیری ئەوەی کە ڕژێمی باس بەسەر ئێوەی هێناوە کۆچتان زۆر کردو نەهامەتیتان زۆر بینیوە ئاوارەیتان بینیوە نەهامەتی و ئاوارەیی بۆ هەوێنی چی بۆ تۆ؟ بێگومان نەهامەتی و ئاوارەیی وای لێ کردی تۆ زیاتر پامەد میبێنێتەوە کەەوە زیاتر پابندی بە نیشتیمانەکەتەوە نیشتیمان وێنێتەوە خۆش بێ زیاتر شێرگیر و بە پەرۆشبی من چی بکەم بۆ ئەوەی خاوەنی نیشتیمان بە بۆی لە وڵاتی خۆمان دەسەڵاتم هەبێ بۆ ئەوی لە وڵاتی خۆما خاوەنی بڕیار بم بۆ ئەوەی خەڵکی من وەکو وڵاتانی تر بە ئازادی بشین بە ڕەفاهێت مافەکانی ئەمانە یعنی فێری کردی من ئەبێ مافی
خاک و نیشتیمان و نەتەوە و زمانم هەبێت هەموو ئەمانە. باشە دەست خۆش بێ ماوەی 5 ساڵ تۆ لە هەڵمەتی نابۆ تونند و تیژی دیژی ژنان کارت کردووە هەڵمەتەکانتان چی بوون زیاتر کارەکانتان چی بوو؟ بەڵێ هەڵمەتی نابۆ تونند و تیژی دیژی ژنان یەکمان ئەم هەڵمەتانە پرۆژەیە خۆی پرۆژێکی کۆمەڵی هیوای عێراقی بوو لێرە کۆمەڵی ژنی خستەنا ئەو پرۆژە وەکو گروپێکمان لە دەستگرت لە هەموو ناو کەرکووک لە هەموو با بڵین پێکاتەکان عەرەب کورد تورکمان کەمایەتەکانی تریش نزیکەی 8 ئافرەت بووین لەو گروپەیە هەموو کارێک کە بۆ ژنان بۆ زیاتر چۆن بتوانین ئەو کاتە ئێستر بە ئێستەشەوە تونند و توێژی و کوشتن و با بڵێن دەست درێژیکردنە سەر ئافرەت زۆر بوو چۆن بتوانین ئەمانە بن بڕکەین هەڵمەتێک لەوانە ئێمە پشگیریکردن و هەوڵدان و دەنگبەستکردنەوە بوو بۆ ئەوەی چۆن یاسای بەرەنگاربوونەوەی توندیگیشی دژی ژنان بتوانێت لە پەرلەمانی عێراق دەنگی لەسەر بێ ئەوە بوو ئەو پرۆژەیە لەسەر ئاستی عێراقا هەموو ئیشمان لێ کرد ئێمە گروپی کەرکووک بووین لە پەرلەمان بەداخەوە تا ئێستا ڕووناکی نەبین و یەک جار خوێندنەوەی بۆ کرا هەوڵی ئەوەی بدرا ناوەکەیان بەدڵ نەبوو کە بەرەنگاربوونەوەی توندیژی ژنان ئەو ناویان گۆڕا کردیان بە بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی خێزان بۆ ئەوەی بەگشتی خێزان بە مناڵ و ژن و پیاوە بگرێتەوە بەڵام تا ئێستا ئەوە پێم وابێ 3 دەورەی پەرلەمان ڕۆژت ئەو یاسایی هێشتا ڕووناکی نەبیۆ لەبەرەوەی ناڕزایەتێک هەیە لەسەر ئەو کەلتور و با بڕین لایەنە هەندێک لایەن کە دژی ئەو یاسایان بتوان ئافرەت بە یەکسان دژی ماوەتەوە تا ئێستا کاری ترمان لەناو کەرکووکا کۆمەڵێ هەڵمەتمان کرد بۆ نمونە مناسبەیەک یاخود ئاهەنگێکمان ساز کرد هاتین داتامان وەرگرت سەرژمێری فەرمانگەکانی کەرکووک بەڕێوەبەرایەتیەکانمان کرد کە هەر بەڕێوەبەرایەتیە تا چ ڕادەیەک ڕێژەی چەندی ئافرەت بەرپرسیارە لە ناو بەڕێوەبەرایەتی و لە ناو بەشەکانی بەڕێوەبەرایەتیە چەند فەرمان زۆربەی زۆری بەڕێوەبەرایەتەکانی کەرکووکمان وەرگرت بەس بیرم نیە ساڵێک بوو بە دیاریکراوی ڕێزلێنانمان کرد بۆ فەرمانگانەی کە زۆرترین ئافرەت بەرپرسیارەتی بەشە و گرنگی بە ئافرەتانداوە بەرپرسیارەتی و لە ئاستی بڕیارە لە فەرمانگەکەیە بەداخەوە زۆر بێ ئومێد بووین لەو مناسئلان لەو ئاهەنگی کردمان چونکە ژمارەیەکی زۆر کەم لە فەرمانگەکان ڕێژەیەکی زۆر کەم فەرمانگەی وا هەبوو 20 بەشی هەبوو یەک ئافرەت بەرپرسی بە هۆکارەکەی چی بوو یعنی خاتو سەمیرە ئایا کەم تەرخەمی بڵێن خێزانەکانە لەوەی کە بڵێن ژنەکان نەنێرنە دەرەوە یاخود بەگشتی لە ئەو فەرمانگە حکومیانەیە کەوا دەسەڵاتیان بە خانمان نەداوە ناتۆ ئەگەر باسی فەرمانبەر بکەی فەرمانبەر با بڵێن فەرمانبەرە چێ بۆ مایشتی خۆی دەوامی وەزیفی خۆیەکە خێزان ڕاستە پشگیری خێزان ئەساسە بۆی یاخود بنەمایە بۆی بەڵام لە فەرمانگەکانە ئەو بۆ چوونە تەنها ئافرەت وەکو کاڵایەک سەیرەکرێ بە ئێستاشەوە یعنی ئافرەت تەنها بۆ جوانکردنی شوێنێک بە جوانکردنی دەستگایەک بۆ جوانکردنی هەیئەتێک دایانیان یعنی بۆ بڕوایان بەوە نییە کە ئافرەت توانا و ئیمکانێتی یاخود لێ هاتووی ئەوەی هەیە کە بتوانێت دەستگایەک بەڕێوەبەرێکە ئەمە بۆچوونێکە کەلتورێکە و کەلتورە کۆمەڵایەتی کە هەمانە نەیتوانیوە تا ئێستا پشگیری ڕاستەوخۆ و باشی ئافرەت کە ئافرەت لە ئاستی پێگەی خۆی وەکو توانا وەکو لێ هاتووی بێنێتە پێشەوە نەکۆکو ژمارە وەکو جۆر بێنێتە بیشۆ ئێمە ئیشمان لەسەر ئەوە کرد ئەمانە تا ئێستا ژمارە نەک جۆرە بۆیە هۆکار زۆرە. باشە لە 2010 تا 2012 لە سندیکە ڕۆژنامەنووسانی کوردستان لەسەر چی بنەمایەک بە لێپرسراوی لقی کەرکووکی لیژنەی پاڵپشتی خانمانی ڕۆژنامەنووسا بژێردرای بەڵێ من پێشتر ئەندامی ڕۆژنامەنووسانی کوردستانم بە بێگومان ئەندامی ڕۆژنامەنووسی هەروە ئەندامێتی وەرناگری دەبێ بەرهەم و ئیش و کاری لە بواری ڕۆژنامەنووسی باشی یا ڕاگەیاندنا هەبێت من پەیامنێریم ئەکرد لەگەڵ دەستگای ئازادیە بەرنامەی ئافرەتانم هەبوو ئامادەکاری بەرنامەی ئافرەتان لە ڕادیۆی ئازادی بێجگە لەوەش بەردەوام بابەت یان هەواڵ یان چاوپێکەوتن لە ڕێگای کوردستان هەروەها ڕۆژنامەی کەرکووکمان هەبوو باسەڕەمان هەبوو کەرکووکی نوێمان هەبوو
لە سلەیمانی تەوارمانە بوو ئەمانە شتی کورت و بچووک ینی کۆمەڵێ بەرهەم و بەڵگەم هەبوو کە سندیکای ڕۆژنامەنووسان ئەندامێتیدا کە ئەندامێتیدا پێم و چالاکیشم سندیکای ڕۆژنامەنووسان ئەندامێتی دەستەی لقەکان بە نوێنەرایەتی حیزبەکاندا ئەنران. هەروەها لەم دوایشە لیژنەیەکیان هەروەک چۆن لە حیزبەکان و لە هەموو شوێنەکان لیژنەیەک تایبەت بۆ ئافرەتان بۆی بتوان زیاتر گرنگی و بایەخ بدەن بە ئافرەتان و ئافرەتان زیاتر بتوانێت ئیش و کاری خۆیان بە سربەستی و بە پێگەی خۆیانەوە بکەن. لیژنەی پاڵپشتیکردنی ژنانیان دروست کرد لە ئاستی سەرەوەی سندیکای کوردستان. لێرەوە من وەکو نوێنەری حیزبی شووعی بووم بە ئەندامی لقی سندیکای ڕۆژنامەنووسان لە سندیکاشەوە وەکو بەرپرسیارەتی هەموو شارێک کەسێکیان لە ناو لیژنەی پشتیوانی ئافرەتانە ئەبێ هەبوایە. من وەکو کەرکووک چوومە ناو لیژنەی باڵای هەڵبژاردننی لیژنەی باڵای پشتیوانی ئافرەتانەوە لە هی ڕۆژنامەنووسی بووم بە بەرپرسی پشتیوانی ڕۆژنامەنووسان تا ئێستا شەروایە بەس ئەوەیە کێشەی کۆنگرە و تاقیربوونی کۆنگرە ماوەینەتەوە تا ئێستا بەرپرسی لیژنەی پشتیوانیکردنی ڕۆژنامەنووسانی مێینە ئەو مێنش دەست خۆش بەخات و سەمیرە تۆ وەکو چالاکوانێک کەروک بە ئاماژەشم پێکرد زۆر کارت کردو لەسەر داکۆچیکردن لە مافەکان بەگشتی زیاتر بڵەنجەختت لەسەر چی بابەتێک کردوتەوە زیاد کارت لەسەر چی بابەتێک کردووە؟ بەڵێ زیاتر کارکردن لەسەر کۆمەڵێ شت کارم کردووە یعنی وەکو چالاکی مەیدانی وەکو کارکردن لە ناو ئەو هەیئەتان دەستانی کە ئیشم تیا کردووە چ لە ئۆرگانی حیزبی چ لە ڕۆژنامەوانی و کاری مەیدانیشە زیاتر کارم لەسەر ئەوە کردو ئافرەتان نابێت چەوسێنەوە نابێت جیاکاری بکرێن ئافرەتانیان نابێت بە کەم یا بە دەرەجە دوو سەیری بکەن بە نەبوو سەیری بکەن نابێت بە کاڵا ئەمە دژی توندتیژی ئەمانە کاری سەرەکی و ئەولەوێتی ئیشەکان بۆ بێجگە لەوەش ئێمە داکۆکیکردن لە کرێکاران لە هەموو بوارێکە کە زوڵمێک لە کرێکاران کردبێ یا لە بەتایبەتی لە بۆنەکانی یەکی ئایارەکە لەوە ڕۆژەیە زیاتر دەنگ بەزەکەیتەوە و داوای مافەکانی کرێکارەکەی ئەوەش هەر ڕۆڵی بەرچاوی خۆمان هەبووە لەکوێ مەسلەی جوتیاران کێشە هەبوو بێت لەوێ ڕۆڵی بەرچاو و دەنگمان بەرزکردنەوە بەڵام ئەولەوێتی کارمان دائیمە لەسەر مەسلەی ژنان بۆ لە هەموو بوارەکانە لە هەرکوێ کردومە. باشە خات و سەمیرە ئێوە بەردەوام یعنی جەخت لە سەرواکەنەوەکەوە مافی ژنان بە زیادەوە بدرێت لە مەسلەی پێدانی پۆستی بەرپرسیارەتی منش ئەپرسم کە ئایا خانمان لە هەر پلە و پۆستێک هابن کاتێ لە شوێنێکا کارەکەن لە هەر بوارێکا کارەکەن تا چەند گرنگەکەوە خانمانیش هۆشیاری پیشەییان هەبێت یعنی شارەزایەکی باشی پیشەییان هەبێت. بێگومان ئێمە بەڕێز ئەڵێ پۆستی زیاتر ناڵین زیاتر ئێمە ئەڵێن تەنها بە یەک چاوسەری بکرێ هەردوو ڕێگەز بەسمان تا ئێستا کەمینە بووە بۆ ئەوی کەوا بێتەوە ئاسیانی زیاد بێتە ئاستی ئەوەی کە حەق و پێگەی خۆی بدرێتێ بێگومان ئافرەتان ئەگەر بە هۆشیاریەوە نەچنە هەر بواری حتا فەرمانبەرانی فەرمانگەکانیش ئەگەر بێت و لایەنی هۆشیاری بەهێز نەکا لەو بوارەی کە خۆی تایە ناتوانێت سەرکەوتو بێ ناتوانێت پێشنگ بێ لە پێگەیانی خەڵکی تران ناتوانێت پێشنگ بێ لەوەی ئەو ئامانجەی کە گرتوێتە بەر بتوانێت بەدی بهێنێت چونکە هۆشیاری و لێهاتووی و با بڵین توانە لە پسپۆڕی لە هەر بوارێکە کاریگەری خۆی هەیە لەوەی بتوانێت ئەو کەسە چۆن سەرکەوتو بێت چۆن بتوانێت پەیامی خۆی بگەێنێت چۆن بتوانێت ئامانجەکانی خۆی بگەێنێتە شوێنی خۆی و بگا بە ئەنجام و بەدیهێنانی ئەو داوانی کە ئەو هەیەی. باشە خات و سەمیرە پیاوان ئێستا لە کای سیاسیا زیاتر لە بڵێن ژنان دەور و ڕوڵیان هەیە پێتان وایە ئەمە بۆ بێگومان هەر ئەو کەلتوری کە باسمان کردو ژنان بەداخەو بارودۆخێکی زۆر نەهاوسەنگ هەیە لە ناو کۆمەلگای ئێمەیە بەوەی کە ئافرەت تەنها وەکو کاڵا سیر ئەکرێ بۆ چوونێکی خراپەیە لەسەر ئافرەتان ئافرەتان ناتوانن بە ئازادانە بتوانن ڕۆڵی بەرچاویان هەبێت لە بوارەکانە ئەمانە کاریگەری خۆی هەیە وەک ئەوەی باسمان کرد ئافرەت هۆشیاری هەبێ ئافرەت بتوانێت ئێمە کە باس لە ئازادیەکەین ئەگەر ئافرەتی توانی بە ئازادیەوە
کار بکە بەڵام ئازادی بەو معنای ئازادی کە چۆن من خۆم بسەپێنم بەسەر ئەو واقع و دەوروبەرەی خۆمە هەما ئازادی بەو معنایە نەک بەو معنایی کە کۆمەلگا بە هەڵە لێ تێگەشتووە ئەوە مەسلەی ئازادی پێم وابێ بۆ بەکێشە بۆ کۆمەلگا بە هەڵە لە ئازادی تیاگەیەن ئازادی معنای ئەوە نییە تۆ من چیم ویست بیکەم ئەمە بۆ پیاوان و گەنجان و هەمووی با بڵێن بەرقەرارە ئەم قسە یاخود ئەبێ وابێت ئازادی ئەوەیە کە من بتوانم ئازاد بم لە بەشداری سیاسی لە بەشداری ئابووری لە بەشداری کۆمەڵایەتی جهد و واقعی خۆت بسەلمێنم شوێن و پۆگەی خۆم هەیە پێگەی خۆم هەبێت خۆم بسەلمێنم و خۆم بسەبێنم لەو شوێنەیە کە من پێگەم هەیە تا ئەو حەدەی کە تەجاوز نەکەم یاخود دەستدرێژی نەکەمە سەر ئازادی بەرامبەر ئەمە ئازادیە ژنانیش کە داوای ئازادیەکەن من ئەمەوێ ئازاد بم لە فەرمانگا دەوام بکەم ئازاد بم کە بمەوێ بەشداری سیاسیم هەبێ ئازاد بم کە بمەوێ لە هەر بوارێکی بە ئافرەت خاوەنکار بێ لە بواری ئابوووریە وەکو چۆن پیاوان چەندین ئەڵێ پیاوی کاریە خۆ پیاوی سەرمایەدار بە هەمان شێوە لەو بوارانە ئەشتوانی و توانای هەیە ئەگەر زەمینەی بۆ خۆشکرێ ئەگەر ئەو ژینگەیە کەتیایە ئەژی ڕێگەی پێ بدرێ ئافرەت بێتە پێشەوە بتوانێت توانەکانی خۆی بەکاربێنێ. خاتو سەمیرا لەگەڵ هاوژینەکەت لە ئێستا لە هەمان بوارە کار ئەەکەن من ئەمە بزانم کەەوە تا چەند پاڵپشتی یەکەن هاوکاری یەکەن تا چەند ڕۆیاتان چۆنە لە ڕووی پلانی کارکردن لە ڕووی دیدی تێڕوانینەوە لە هەموو ڕۆکانەوە. بەڵێ بێگومان من لەگەڵ هاوژینەکەم ئەمە لە بابلین لە حیزبە یەکترمان ناسی ینی پێشتر هیچ ناسراوێکمەکە ئیش و کاری حیزبی و چالاکی حیزبی ئێمەی ناسان بەیەک ئەو کاتش کە هاوسەرگیریمان کرد و ژیانی هاوسەریمان پێگەێنا هەر بەردەوام بین لە بابلین قۆناغەکەمان ئەم جارە بە پێکەوە بڕێ کرد بێگومان کاریگەری زۆری هەیە تۆ کە هاوسەرەکەت لەگەڵت بێ جیاوازە لەوەی هاوسەرەکەت لەو بوارە ئیشنەکە و دووریش بێ بە پاڵپشتێکی بەهێز بۆت لە هەموو ڕوویەکەوە بێ بە پاڵپشتێکی بەهێز و بەوەی کە چۆن بتانی بەهێزەوە ئیش پێ چۆن تۆ ژینگەیەکە بۆ ڕەخساوە بتانی با بڵین چه ئامانجێکت هەیە چه تێکۆشانێکت هەیە بتانی لەگەڵ هاوژینەکە تا جێبەجێ بکەی بێگومان ئەمە کاریگەری زۆری هەیە هەروەها لە مەسلەی خێزان و پەروەردەی مناڵ و ئەمانش توانیومانە بە گونجاوی و بەو پەڕی ینی با بڵین بتوانین هاوسەنگێک دروستکەین لە نێوانی خۆمانە لە نێوانی ئیش و مناڵەکانە لە نێوانی کاری و کار و تێکۆشان و هەروەها لە نێوانی فەرمانگەوەشە بێگومان کاریگەری زۆری زۆری شەڵا بۆ یەکتری بمێنن ئەما کەما کۆتا کاتی بەرنامەکە بەرەو کۆتا ئاچێت وەکو خانمێکی سەرکەوت و کاتێکە هەر میوانێک لێرە بێتە میوان لە پرۆگرامەکەم حەزەکەم پەیامی خۆیان ئامۆژگاری خۆیان ڕێنمایی خۆیان بۆ ئەو خانمانەی کەوا ئامانجێکیان هەیە و ئەیانەوێ هەوڵ بۆ ئامانجەکانیان بدەن وەکو خانمێکی سەرکەوت و چیان پێڵێ لێرەوە. داواکارم و پەیامم بۆ ئافرەتان ئەوەیە کە ئێوەش بەر لەوەی بڵێن ئێمە ئافرەتی ئێوە مرۆڤن ئەتوانن وەک براکانتان باوکتان هاوسەرەکانتان ڕۆڵی بەرچاوتان هەبێ ئەتوانن ڕۆڵ و پێگەی وە با بڵێن بسەلمێن و بسەپێن بۆ خۆتان کە ڕەنگە ناوازە بێ لە ناو کۆمەڵگایە لەبەر ئەوەی ئافرەتان متمانە و ئیرادەیان هەبێ بە خۆیان و پاڵپشتێکی بەهێزیان هەبێ دەتوانن زۆر شتی گەورە بکەن دەتوانن زۆر پەرەسەندن بێگومان هەتا ئافرەت کۆیلە و زەلیل بێت کۆمەلگاش کۆیلە و زەلیلە بێ ئافرەتان هەتا خۆتان ڕزگار نەکەن هەتا پێگەی بەهێزی خۆتان نەبێ کۆمەلگامان کۆمەلگایەکی ئیفلیژە بێ ناتوانێت پەرەسەندن و گەشەسەندنی هەبێ. دەستە خۆش بێ هیوای سەرکەوتنە بۆ خوازم زۆر خۆشحاڵ بووم کەوا کاتێکی خۆشمان بەڕێ کرد ئەسەبارەت بە ئەزمون و سەرکەوتنی ژیانی تۆ خۆشحاڵ بووم دووبارە. لە پای بەشداربوونت لە پرۆگرامەکە پێم خۆش بووکەوە قەڵغانێکی ڕێزێنانت پێشکەشکەم فەرمی. سپاس. بەهیوام کاوە بەدڵت بێت. زۆر سپاس ئەمە گەورەیە لە خۆتانەوە سپاسانەکەم سپاس بۆ تۆ. سپاسی پێزانیتانەکەم خاتو پیرۆزە و ڕێزم هەیە بۆی.
دەستە خۆش بە خات و سەمیرە ئێمە تێنووسێکمان هەیە تێنووسێکی یادەوری تایبەت با پرۆگرامی پێشڕەوان کە بۆ خۆم ئەمێنێتەوەکو بڵێن یادگاریەک حەزەکەم کەەوە دەستنووسێکی خۆتی تیاابێت تر ئایا سەبارەت بە بەڕێوچوونی بەرنمەکە بێت پێشنیارت تێبینیت بۆ بەرنمەکە یاخود بۆ میوانی داهاتۆم پێت خۆشەکەم خانموەکو تۆ ببێتە میوان لە پرۆگرامەکەم بەڵامەوە لە کۆتایی پرۆگرامە تەنهاویستم تێتگەێنم کە ئەمە تێنووسەکەی بۆیە کۆتایی بە پرۆگرام ئەهێنین و دواتر لە تێنووسەکە گرتوانی دەستنووسێکی خۆتی تیا بنووسی. بەڵێ خۆشەویستانم لێردا هاتیینە کۆتایی پرۆگرامی ئەم جارەمان کا بەسەرکردنەوەی خات و سەمیرە بوو کە لە ئێستا کاندیدا بۆ ئەندامی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئومێدی سەرکەوتنی بۆ خوازیین ئێمە بەردەوامی لە بەسەرکردنەوەی خانمانی سەرکەوتوو بۆیە بە تێنووسی یادەوری پێشڕەوان کۆتایی بە پرۆگرام دێنین تا بەرنمەیەکی دیکە و بەسەرکردنەوەی خانمێکی دیکە لە بوارێکی دیکە خواتان لەگەڵ.